کۆک لەسەری بەرز بوونەتەوە لەسەر ئەمە دەمە لەگەڵ نەبەست بازیانی قسە بکەم کە لە بەریتانیا سەرۆکاری زۆری لەگەڵ دۆسیەکانی کۆچبەری هەیە هەروە ڕۆژنامە ڤانیشە. کاک نەبەست ئەگەر تۆ بۆم باس بکەیت لە نێوەی بەریتانیا ڕەخنە ئەگەر لەم ڕێکەوتنە هەبێکەوە وەکو گوتم هێشتا 24 کاژێری بەسەردا تێنەپەڕیوە ڕەخنەکان زۆرتر لە چین. یاوارد باش کاگێ من سپاس بۆم دەرفەتە بێگومان سەردانەکەی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ بەریتانیا بە یەکێک لە سەردانە گرنگەکاندا ئەندرێ و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کاردانەوەی گەورەی میدیایی بەخۆی بەدوای خۆی داهێنا هەم لەسەر ئاستی ئەوروپا و بەتایبەتیش لەسەر ئاستی بەریتانیا و فەڕەنسا چونکە ئەمە یەکەمین سەردانی سەرۆکی وڵاتێکی سەربەیەکێتی ئەوروپا دێ لە دوای دەرچوونی بەریتانیا لە برێگزێت و سەردانەکە بە شێوەیەکی فەرمی هاتنی سەرۆکی فەڕەنسا بوو بۆ ناوخاکی بەریتانیا و لێرە جگەل لە واژۆکردنی چەند ڕێکەوتنامەیەک لەگەڵ بەریتانیا هاوکار گفتوگۆشیان کرد لەسەر پرسە سیاسی و ئەمنی و پەیوەندیە کولتوری و ئابووریەکانی نێوان هەردوو وڵات. بەڵام ئەو پرسەی کە زۆرترین کاردانەوەی بەدوای خۆی داهێنا بریتی بوو لە پرسی کۆچبەران چونکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەرۆکوەزیرانی بەریتانیا کیر ستارمەر لەگەڵ سەرۆکی فەڕەنسا پرۆژەی یەک بۆ ناو و یەک بۆ دەرەوەیان ڕاگەیاند کە بریتیە لەمەودا هەر کەسێک بێتە ناو خاکی بەریتانیاوە ئەوە دەبێت فەڕەنساوەری بگرێتەوە دێنێرنەوە بۆ فەڕەنسا و هەروەها لە بەرامبەریشدا بەریتانیا و کەسانە وەکو جەناب دامەژە پێکرد وەردەگرێت کە پێشتر هیچ هەوڵێکی نایاساییان نەداوە بێنە ناو خاکی بەریتانیاوە. بەڵام ئەم پرۆژەیە ئەم ڕاگەاندنی ئەم پرۆژەیە کاردانەوەی لێکەوتەوە هەم لەسەر ئاستی ناوخۆی بەریتانیا و هەم لەسەر ئاستی وڵاتانی سەربەیەکێتی ئەوروپا. لەسەر ئاستی ناوخۆی بەریتانیا لایەنە ئۆپۆزیسیۆنەکانەوانی کە ڕخنە دەگرن لە سیاسەتەکانی کۆچبەری پێیان وایە کە ئەم پرۆژەیە ناتوانرێ پرسی هاتنی کۆچبەر بە شێوەی نایاسایی یان پرسی کۆچبەری لە ڕێگەی هاتنی چوبە بەلەمەکانەوە بە ناوخاکی بەریتانیا کۆتایی پێبێنێ. بۆ پێی ئەگەر من ڕەتی کەمەوە بە قسەیەکی کریس فلیپ کە وەزیری سێبەری بەریتانیای کاتی من ئەو پێی وایە کە بەریتانیا لە ماوەی ئەم ساڵدا 20,000 کۆچبەر بە شێوەیەکی نایاسایی هاتوتە ناو خاکی وڵاتەکەەوە. ئەمە ئەگەر بەراورد بکەین بە ساڵی ڕابردوو بە ماوەی 6 بۆ 7 مانگی ساڵی ڕابردوو واتە لە 148 ڕێژەکە بەرز بۆتوانێت. واتە ئەگەر بەریتانیا بە پێی ڕێکەوتنامەکەی نێوان بەریتانیا و فەڕەنسا کە لە هەفتەی 50 کەس دەنێرێتەوە واتە ساڵانە 2600 کەس دەڕواتەوانێ بەم پێەیە واتە ئەگەر ئەم 20,000 بە پێوە وەربگرین کاگە من ئەوە بەریتانیا لە 7 کەس یەک کەس دەنێرێتەوە واتە 16 دەمێنێتەوە واتە لە 94 ئەوانی کە دێن بە شێوەیەکی نایاسایی لە ناوخۆی بەریتانیا دەمێنێتەوە واتە پرۆسەکە نەچوەتە بواری جێبەجێکردنەوە کە کۆتایی بە کۆچی نایاسایی بێنێ بۆ ناو خاکی بەریتانیا. سەبارەت بە وڵاتانی ئەوروپا کاکێ من هەر لە سەرەتایی دەستپێکی ڕاگەاندنی پرۆژەیەوە وڵاتانی 5 وڵاتە سەرێشەکەی دەواازەی یەکێتی ئەوروپا کە بریتینە وڵاتانی ئیسپانیا و ئیتالیا و یۆناان و چەند وڵاتێکی دیکەی سەرسنووری یەکێتی ئەوروپا کە بە وڵاتانی مێت5 ناسراوە ئەم وڵاتانە خەیەکی توندیان گرت لەم پرۆژە یاسایی نێوان بەریتانیا و فەڕەنسا چکا پێیان وایە ئەگەر فەڕەنسا هەر پەنابەرێک لە ناوخۆی بەریتانیا و وەربگرێتوانێ ئەوە فەڕەنساش لە چوارچێوەی یەکێتی ئەوروپایە و یاساکانی دبلن دەیگرێتەوە بۆیە دوجار هەموو ئەو پەنابەرانی کە بەریتانیا دەینێرێتەوە بۆ فەڕەنسا ئەوە دەبێت بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی سەرەتا وامەش زەختێک و فشارێک لەسەر وڵاتانە دروست دەکات بۆیە هەرزوو ئەو 5 وڵاتی سەرەتایی یەکێتی ئەوروپا نامێشی ناڕازاییاندا بە یەکێتی ئەوروپا و یەکێتی ئەوروپاش کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپاش ڕخنەی توندی گر لەم یاسایە و وتیان ئێمە هەم هاوکاری بەریتانیا و فەڕەنسا دەکەین بەڵام دەبێت لە چوارچێوەی یاساکانی یەکێتی ئەوروپایە بێت. زۆر باشە وەکو خۆت کوتت گرێکوێرەی زۆری هەیە نازاندرێ چۆن جێبەجێ دەکرێت دەزانام ئێستا ڕەنگە زۆر کەسی کورد کە کۆچیان کردە بۆ بەریتانیا بەم دوانە چوون دڵە ڕاوکیان هەبێت لەو چەند ساعتانەدا کە ئەم هەواڵەیان بیستووە دەزانن بڕیار وە ینی گرتن هەبێ وەکو دەڵە دادگایکردن هەبێت دوای دیپۆرکردنەوە هەبێت ئەمە کەی جێبەجێ دەکرێت و بۆ ئەوانەشە کە پێشترش هاتوون یان بۆ ئەوانەیە کە لەمە دووە دێن. بەڵێ کاگە من هێشتا وردەکاریەکە ئەوەی کە باس کراوە تەنیا ئەم سەرەتاییە کە لە هەفتەی ئایندەوە
پرۆژەکە دەچێتە واری جێبەجێکردنەوە لە سەرەتادا وەکو شێوەیەک لە جۆری تێزکردن 50 کەس دەنێرنەوانێ و ئەگەر سەری گرت وەکو سەرۆکوەزیرانی بەریتانیا ئاماژەی پێدەکرد لە تا ساڵێک بەم شازە دەڕوا و لە کۆتایی ساڵدا ئەگەر پرۆژەکە سەری گرت ئەوە ڕێژەکە زیاد دەکەن بەڵام هێشتا دیاری نییە ئەو کەسانە چیان دەیگرێنەوەوانێ ئەوەی کە سەرۆکوەزیرانی بەریتانیا دەڵێ بە ئاشکرا دەڵێت لەمەوە چیتر بەریتانیا شوێنێک نییە بۆ هاتنی کۆزوەر بە شێوەیەکی نایاسایی بەڵکو دەبێت بە شێوەیەکی یاسایی بیتە ناوخاکی بەریتانیاوە بەڵام قسەی وەزیری ناوخۆی بەریتانیا ئەگەر بۆ پرسیارەکەی جەنابەت بێنمەوانێ کە وەزیری ناوخۆی بەریتانیا دەڵێ لە دەستپێکدا ڕەنگە ئاماژەکان بەوە باز دەکات کە ئەو کەسانە بگرێتەوە کە هێشتا لە دیپۆرسانتەرەکانان و ئەوانن کە لە دیپۆرسانتەرەکانان بەڵام پرۆسەکە بۆ گشتی کۆی پەنابەرانەکە لە ئایندە دێ هەر کەسێک بێتە ناوخاکی بەریتانیاوە بەپێی لێدوانی قسەی و سەرۆکوەزیرانی بەریتانیا ئەوە دەنێرێتەوە بۆ خاچی فەڕەنسا بۆیە ئەمە ترس و دوودڵیەکی زۆری لە لای پەنابەران دروست کردووە بەڵام لە ڕۆژانی ئایندەشدا دەردەکەوێت کە ئایا ئەم پرۆژەیە دەچێتە واری جێبەجێکردنەوە یان وەکو کۆمەڵێک پرۆژەی دیکەی کە بەریتانیا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کار هێمن یەکێک لە پرسە هەرە گرنگەکان بریتی بووە لە پرسی پەنابەری وە ئەمە وەکو کارتی فشار بەکارێنرا ئەمە زۆر جارە وتوەکە بەریتانیا لەم قۆناغەدا پرۆسەی پەنابەری لە شێوەیەکی یاساییەوە کردو بە شێوەیەکی سیاسی وە وەکو کارتی فشار بەکارهێنێەوە جەنابیش معلومەکە لە ماوەی ساڵی ڕابردوودا حکوومەتی لەسەر گۆڕا بۆیە ئێستا پرسەکە پرسی پەنابەری زۆر گرنگە ئەگە من شتێکی کە بە جەنابت بڵم بەریتانیا هەتا ساڵی 1996 لە 130 هاوڵاتیانی بەریتانیا گرنگیەکیان داوە بە بابەتی پرسی پەنابەری وە پێیان وا بۆ پرسی پەنابەری دەبێت ینی حکوومەت گرنگی زیاتری پێ بەڵام ئەم ڕێژەی لە 2016 زیاتر دەبێت بۆ 1940 و لە دوای دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئێستا ڕێژەکە زۆرترە بۆیە ئەم پرسا وەکو کارتێکی فشار بەکاردێنرێ بەڵام جێبەجێکردنەکەشی ئەگەر بەم پرۆسەیە بێ بەپێی ڕەخنەگران بێ لە بریتانیا ئەوە بە شێوەیەکی میکانیزمێک نییە کە کۆتایی بێنێ بە کۆچی پەنابەری بۆیە کریسفریو ئەم بەیانیە لە لێدوانێکی داگوتی کە دەبێت بەریتانیا ئەمڕۆ بەیان سبەی دەبێت بگەڕێتەوە بۆ پرۆژەی گەڕاندنەوەی پەنابەر بۆ ڕواندا چونکە ئەو پرۆژەیە بریتی بوو لەوەی کە پەنابەری بێهیوا کرد نەک لە بەریتانیا بەڵکو بۆ هاتنە ناو یەکێتی وڵاتانی یەکێتی ئەوروپاوە بەڵام پرۆژەکە لەلایەن پارتی کرێکارانەوە فەشەری پێێنە بڵێ زۆر باشە سپاست دەکەم کاک نەبەز بازیانی لەگەڵم بوو لە بەریتانیا شارەزای سیاسەتی کۆچبەری بەریتانیا وەکو گوتم چالاک لەنێو کۆچبەران ڕۆژنامەوان باسی ئەوەمان کرد کە ڕێکەوتنێک کراوە لە چەند کاژێری ڕابردوودا دوێنێ